ئایا یەکێتی لە حیزبێکی فرەباڵەوە بۆتە حیزبێکی مەرکەزی؟ ئایا هاوشێوەی پارتی لەمە دوا بڕیارە چارە نووسازەکان لە دەرەوەی مەکتەب سیاسی و سەرکردایەتی یەکلا دەکرێتەوە؟ سەرڕای ئەوەی پارتی و یەکێتی بە دوو حیزبی بنەماڵەی هەژمار دەکرێن، بەڵام لەگەڵ ئەوەشدا هێشتا جیاوازیەک لە نێوانیاندا هەبووە بەوەی یەکێتی تا ڕادەیەک فرەباڵی تێدا بوو. بڕیار بە ئاسانی دروست نەدەبوو، بەڵام وا دەردەکەوێت لە دوایین کۆنگرەی یەکێتی ئەم جیاوازیەشی لەگەڵ پارتی کاڵ کردوتەوە. ئەنجامدانی هاوپەیمانی لەگەڵ گۆڕان و شێوازی یاریکردنی کاندیدەکانی یەکێتی بۆ هەڵبژاردن ئەم ڕاستی بەڕوونی دەرخست کە ئیتر یەکێتی بۆ دروستکردنی بڕیار و دیاریکردنی کاندید وەک پێش و کاتی زۆری ناوێت تا هەموو باڕ و ئاراستە جیاجیاکان ڕازی بکرێت. وەک شاناز ئیبراهیم ئەحمەد کارگێڕی مەکتەبی سیاسی ئەم حیزبە بەڕوونی ڕەخنەی لەم ئاراستە نوێیە گرت و لە وتارێکی ڕۆژنامەوانی دەڵێت یەکێتی ئەوەندە نهێنی پارێز بووە کە تەنانەت ناوی کاندیدەکانی خۆی بۆ هەڵبژاردننی عێراق نەک هەر ناداتە کارگێڕ و مەکتەب سیاسی و سەرکردایەتی، بەڵکو نەشی داوەتە خودی کاندیدەکانیش. پێشتری شاڵا و کۆسرەت ڕەسوول بە هەمان شێوە بێ ئاگایی خۆی لە هاوپەیمانی نێوان حیزبەکەی و گۆڕان پیشاندا و ڕایگەیاندووە کە یەکێتیەکانی هەولێر ئاگاداری نەبوون. ئەمە لە کاتێکدایە تا پێش دوایین کۆنگرەی یەکێتی یەکێک لە کێشە گەورەکانی یەکێتی دروستکردنی بڕیار بوو بەهۆی بوونی باڕ و ئاراستەی تیا نەیان دەتوانی بڕیار بدەن. وەک یەکێتیەکانیش دەڵێن پارتی دەیتوانی دەستوەردان لە بڕیارە چارە نووسازەکانی یەکێتی بکات بە گوێرەی زانیاریەکان پەیڕەوی ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوەندی کە لەلایەن کۆسرەت ڕەسوولەوە سەرپەرشتی دەکرێت زیاتر دەسەڵاتی تەشریفاتی پێدراوە و ئەوەندە ڕۆڵی لە دروستکردنی بڕیاری یەکێتیدا نییە. لەم قۆناغی یەکێتی و بۆ ئایندەش پێدەچێت بڕیارەکان نە لە ئەنجومەنی باڵ و نە لە سەرکردایەتی و نە مەکتەب سیاسی یەکێتی یەکلان نەکرێنەوە، بەڵکو ڕاستەوخۆ لەلایەن هاوسەرۆکانی یەکێتی بە تایبەت لاهوور شێخ زەنگی یەکلایی بکرێنەوە. لە کاتی پڕکردنەوەی پۆستەکانی یەکێتیش لە حکوومەتی هەرێم هەژمونی لاهوور شێخ زەنگی بەڕوونی بەسەر دیاریکردنی کاندیدەکان دیار بوو. ئەوەی بربەستی گەورەی بەردەم لاهوور شێخ زەنگیە لەم قۆناغا تا ڕادەیەک قوبات تاڵەبانیە کە وەک پێویست پابەند نابێت بە بڕیارەکانی یەکێتی لە شێوازی مامەڵەکردن لەگەڵ حکوومەت و پارتیدا. ئەمە شوای کردووە تا ئێستاش یەکێتی بە تەواوی یەک بڕیار نەبێت. بە بۆچوونی چاودێران ئیتر لەمەڵ دوایەکێتیش هاوشێوەی پارتی دەبێتە خاوەنی ناوەندێکی بەهێزی بنەماڵەی دروستکردنی بڕیار و ڕۆڵی دامەزراوەکانی حیزب لە پرسە چارە نووسازەکان زۆر لاواز دەبێت و بوونیان چیتر پێویست نابێت.